بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان خۆشحاڵم کە لە نوێنەری تۆ پێتان گەیشتومەتەوە ئەمەوێ لە ناو جێرگەی هەورامان لە تەوێڵۆ بیارەوە نوێنەرێکی تایبەتان بۆ دەستنیشان بکەم وەکە میشە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن کاندیدێکی کۆمەڵی دادگەری هێناومەتە ناوچەکانی هەورامان و خوڕماڵ بۆەوەی بیکەمە نوێنەری تۆ ئەویش ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێی سلێمانی کە دەکاتە تەوێڵە بیارە خوڕماڵ سەی سادەق و شارەزور و هەڵەبجە و پێنجوێن لەگەڵمانە بن بۆی بکۆڵینەوە بزانین تا چەندە ئەم کەسە شیاوی ئەوەیە ئێوە متمانەی پێ ببەخشن و بیکەنە نوێنەری خۆتان لەگەڵمانە بن. جیاواز دەوەی کە خەڵکی ئێرێ و ئەڵێن فلانە کەس کوڕی فلانە کەسە لەم ڕۆ بیناسی لەو ڕۆ کە 7 ساڵ لە پەرلەمانی بەغا بووە مقابلەکانی دبینی و تا شوێن پەنجەی دیارە یا هیچی کردووە لەو ڕۆ بیناسیتەوە مامەساگیان ئەم پیاوە خوای گەورەی کردووە من نەم کردووە ئەم پیاوە هەر خۆی بەڕێزە بنەماڵەیەکی بەڕێزن بە بەلاشیش خوای گەورە نەیبردووەتە ئەو ئاستەوە چونکە هەموو کەسێک ناتوانێت ببێ بە ئەم پیاوە زەلام بووە ئێمە جێ ئومێدمانمە وا دەرنەچووە ئەم پیاوە گەر خۆی بفرۆشتایە پارەی بخۆش ببستایە ئێستا ژیانێکتری هەبوو ئەم دایمەن خەفەتی ماڵی فەقیر و فەقەرا ئەخوا ئیشی بە کەسیش نییە هەستەمعی خۆی بەسیەتی ئەمە هەمومان سەیری شێکەین و پیاوێکی بەڕێز و عایلەیەکی بەڕێز و لە هەڵەبجا ئەژیاون و با و باپیرێشیان نەناسین و ڕەنگە بۆیە وا بڵی کە ڕەنگە تۆ لایەنگری کۆمەڵ بیت نەخێر من یەک لە هەمووی تەمەنمان نابم بە هیچ حیزبێک ئەوەی شەریف بێ بزانم من خۆم ئیخلاقیەن هەر کەسێ بێتە لام لە خۆم بە پیاوتە سەیرەکەم ئەوەش نوێژ بکە هەر لە خۆم بە پیاوتە سەیرەکەم ئەوەی لە من زیرەکتر بێ دەستیشی مازەکەم لەبەر چی ئەمە ئێمە بتوانین ئەم وڵاتە بپارێزین لە بینی یەکە تەعاونمان هەبێ لە بینی یەکترە ئەمەمان بەسە واتە شیاوی ئەوەی ئەمجارە خەڵک متمانێک هەر خەڵکی هەر ئەشیباتەوە حەج کەسێ بچێتە سەردەنگدان ناوی ئەمی بەرچاوکەوێ دەنگی بۆدا چونکە ئێمە لە تەلەڤیزیۆن تاقیمان کردوەتەوە نەدرۆی هەیە نەدەستبڕە نەماڵی خەڵکی خواردووە نە حەزیش کە زێر بکە ئەمانە دین لە مێشکیان حەزەکەن خەڵک ئیسپادە بکە لە خۆیان باشتر دین وات لێکا خۆت نەفرۆشی لەوەی کە ئەگەر ئەمە نەکردایە دەتوانی دەستکەوتی زۆرتە بێ دنیایی بە دڵنیایەوە لەوانەیە ئەو برادرانەی کە لە پەرلەمانان یا ئەوانەی کە ئاگایان لەو مەزەرا هەبوو کۆمەڵێک سراع بۆ منی تێکەوتوم بە ملیۆنان دۆلاریان داومەتێ سازشم لەسەرەوە نەکردو چونکە قەنەعەتم واوەیە یەکەم ڕسق بەدەستی خوایە گیان و قەدەر و ئەوانە هەمووی بەدەست بۆیە ئەوەی قەنەعەتم پێی هەبووە لە ڕووی دین و ئەوەم جێبەجێ کردو بۆیە ئەو نەتیجە ئیجابی داوە کە پیاوێکی ئاوا لە ڕاستیە تاجێکت قسە سەرسەرم حاجییان کە ئەو بۆ من گەورەترین مەداڵیا بوو ناتە سەرسەرمان ئەم دیفاع بکەین لەبەرەوەی ئەم بەجێ هێڵین بەتاکید بەکالۆرۆسێکم لە ریاضیات و ئیحسا هەیە باش بەکالۆرۆسێکم لە دارایی و بانقەیە دەستت خۆش بێت معهەدێکم لە علومی شەرعیە تەواو کردووە باش دەستت خۆش بێت هەر سێکیانم ماوە لە یەک بۆیە ئەمەی لێ دەچووە کە جەناب ئەڵێ بەخوا زۆر چاک هەنداوێکی تریش بە خدمەتت گەیشت ڕاستە لە هەڵبژاردننی پێشوا دوو سەر قسەمان کرد ڕۆژانە ئەگەر لانی کەم سەعاتێک بابەتی ئابووری نەخوێنمەوە ئیسراحەت ناکەم زۆر جوانە هەرچی لە بەغا وتراوە لەسەر موازنە هەرچی لە ساڵی 2006 هەتا 2021 یا خوێندومەتەوە یا بە تەبع لامە یا ئیطلاعم لەسەر هەیەتی خەزنە لە ماوەڵام بۆیە من و تۆ هاوڕاین بنەمای اقتصاد ئەگەر بە جوانی دابمەزێ هەموو کۆمەلگا ئەسوودێتەوە ئەگەر بنەمای اقتصادمان ڕێک نەبوو کۆمەلگە هەموویش پرزە سیاسیمان دزە بێ تاجیرمان فێڵبازە بێ مامۆسامان دەرز بە جوانی ناڵێتەوە بۆیە فعلا من جەناب و هاوڕاین لەسەرەوەی اقتصاد ئەساسی کۆمەلگایە فەرموو خەڵکانی شوکمان ئەحمەد لەوەی کە لە ڕووی ئابووریەوە هێندە شارەزا و هێندە ئەزمونیانەیە تا چەندە زەڕورن ئەمانە بچنە پەرلەمانەوە
وڵا خۆی پەرلەمان ئەگەر ئەمانێتیان نەبێ پەرلەمان نییە ئەو وەڵامەکە پەرلەمان ئەگەر ئابووری ناسی وەکو ئەمانێتیان نەبێ هەر پەرلەمان نییە باشە ئەمە تۆ تێگەشتنت وەکو خۆیەتی واتە پێکاوتە لەوەی کە کەسی ئابووری و زیرەک و ئەکادیمیا پێویستە چی بۆ خەڵکاڵی کە هەتا ئێستا تەرکیستە کاندید ناکەندەوەی بزانن توانای کاندید لە ڕووی ئەکادیمیاوە لە ڕووی ئەو شوێنەی کە بۆی ئەڕواچۆڵە خۆی زۆر ڕێزم هەیە ئێمە یەکەم جارە فێری مەلە ئەبین لە دیموکراتێتا پێشتر بە تەواوەتی فێری دیموکراتیان دەبوو فێری مەلە نابی بین ئەگەر مەلەشکەین ڕەنگە بخنکەی چونکە تەواوەتی فێر نەبی زۆر بیاخوێنکەی ئێمە هێشتر دیموکراتیت لای ئێمە وونە هێشتر چونکە دیموکراتی و ئازادی شتێک نییە بیکەی بە یەخەی ئینسانێکە دیموکراتی و ئازادی هەردووکیان ئەخلاقیەتی کۆمەلگا ئەبن هەردووکیان پێویستە بۆ هەموو تاکێک ڕستەیەکی بە ئینگلیزی ئەڵێم freedom is very necessary for everyone in the world. Yeah. Yes. ئازادی پێویستە بۆ هەموو ئەندامانی کۆمەلگا هەموو ئەندامانی لەسەر زەوی not Kurdistan all of it. Yeah. ئەگەر دەستکەم بە ئینگلیزی قسەکردن دەربارەی ئۆیڵ نەوت ئێمە لە 1920ەوە نەوتی کەرکووک ئەبن وڵاتە عەرەبەکانی پێ ئاوادانەکەنەوە گولەی قەناس و ناپاڵم ئەکرن ئەیدەن لە کەللەی کورد لە 1920ەوە نەوتی کوردستان ئەبن هیچیان بۆ کوردستان نەکردووە تەنها دەبابە و تۆپ و تەیارە و گولە و قەناسیان داوە لە خاکی کوردستان شارێک بۆ ئەڵێن لەسەر خاکی کوردستان بدۆتە بەڵام ڕەنگە ئەم تێبگاتەوە تێناگرێت ئەوانیش تێناگرێت سلام علیکم کاجیا باش کن خوشحال کردن وجه تو باش کن سلامتی چاوی منی سربردی مساقم یا خو فرم قربان ئەم شعرە دوو دیوی هەیە بله هەر دیوێکیان چەند پەڕانیسی بنووسە بله لاشەم چوون لاشەی وەنان دامدارن گونا و سەرکردن گیانم بیمارن تێگەی کەمێکی بەڵێ بەڵێ جانم بیمارنیان جانم نەخۆش لاشەم چوون لاشەی وەنان زامدارن ئەوەی کە بنێژ ئەکا ئەزان وەنان ئەمە هینە خەڵکی لادێن جوانە ڕاسمالە ئەوەی کە بنێژ دەکا هەر لە قەدی خوارەوە هەتا بریناریەکە تا ئاخرین چڵی لێ ڕاست ئێمە پێڵێن کوچەڵە ئێمە کۆچەڵ هەر خەڵکی هەمان منطقەم چڵی لێ باشە لاشەم چون لاشەی وەنان زامدارن قەدی قەدوانەکەم کردووە بە خاکی کوردستان جوان مەتر مربعێک لە خاکی کوردستان نییە گولەی دورمنی پێوە نەبێ پارچەی تۆپی پێوە نەبێ گولەی دەبابێ پێوە نەبێ ئەمە لاشەی وەنەکەم کردووە بە خاکی کوردستان هۆنا و سەرکردن گیانم بیمارن بنێشتەکەم کردووە بە خوێنی شەهیدانی کوردستان تا ئەمڕۆژ فرمێسک و خوێنی گەلی کورد بەردەوام ئەڕوا هەتا سەرکەوتنی تەواوەتی هەتا دەوڵەتێکی کوردی دیموکراتی مرۆڤ دۆستمان هەبێ زۆر ناوەڵا زۆر خۆشحاڵە کردین کە حەوت ساڵی ڕابردوو لە پەرلەمانی عێراق هیچی لە کارەکانی بینیوتە پێلات پەسەندە شیاویەوەی جارێکتر بڵام مەحبوبە و لام پەسەندە و خۆشەویستی خەڵکیش خوا بتپارێزێ ئینشاءڵڵا کاتە بۆچی لات پەسەندە خۆشەویستە مەحبوبە دڵخۆشە ئیشکەرە ئەم ئیشکەرە ئێستا بۆ خەڵک گرنگە خەڵک ئیشی ئەوێ چۆن نەزانی کە ئیشکەرە چی پێوە دیارە چی کردووە ئیلاگە بێ لە بەغا ئاگام دێە چیەکە بۆ کورد بۆ کوردستان مانوو بووە بەڕاستی چی بە خەڵکی دەنگدەرە لەوەی کە کەسێک هەڵبژێرن ئیشکەر بێت دەیتر خەڵک ئارەزوی خۆیەتی دەنگ بکیا خۆ دەبێ وشیاریش بێ وشیار بێڕەوەڵا خەڵک ئیشی ئەوێ
پشتیوان بەخوا ئەو حەوت ساڵە شایەتی ئەوەی بۆ داوم کە ئیشم کردووە بەردەوام بەم لە ئیشکردن ئینشاءڵڵا. خەڵکی ژەو شایەتێت بۆدا دەرکەوتووی ئەوەی پێت بووە توانە و هەوڵی خۆت من یەکێکم لەو کەسانەی کە وعد نادەم بەس پێشتریش وادم نەداوە ئیشم کردووە ئێسش بەردەوامە بن ئینشاءڵڵا. من کە خەڵکی وەکو ئەم پیاوە بەڕێزە ببینم کە منتهای خۆشەویستی دەرەبڕن ئیتر ئەوە تەشجیعی گەورەیە. خۆشەویستی مامۆستا لە دراوسێتیەوە دروست نەبووە لەوە دروست بووە جەنابەت لە شاشە ئەبینن هەوڵ دەدەیتی بەیەکۆبوونیش هەبووە. من خەڵکی منتیقەم مەسەن ڕەفیقەکانی باوکم خەڵکی ئێرە بوون، براکانم لێرە ڕەفیقیان هەیە، خۆم لێرە ڕەفیقم هەبووە، ناسا و دۆست و ئاشنا و خەڵکی منتیقە تێکڵاویەکە وای کردووە کە مەسەلەن من ئەمینێ جیاواز لە یەکێکی ترە سوێزانەیە خەڵکی منتیقەم هەر لەبەر شەرمیش بێ بۆی ڕوون بێ بێم و بۆیرە ئەبێ ئیش بکەم بۆ خەڵک. زۆر باشە. تەسەورەکەی یا چاوەڕێیەکەی یان داواکاری چیە لە مامۆستا ئەحمەد لەوەی کە چووە پەرلەمان چی بکە، چۆن هەوڵ بدا، چۆن جارێکی تری شێ بکە کە بەدڵی تۆ هاوڕێ و خەڵک بێت؟ وڵاتە چی پێکرا بیکا بۆ خەڵک چی پێکرا چونکە هەموو دەسەڵاتێکی بەدەستەوە نیە نەوەڵڵا هەرچی پێکرا بۆ خەڵک درێغی نەکا. حاجی سەلام عەلەیکم. مامۆستا ئەگەر یەک دەقە لەلام بۆستی مەمنونە بم با بزانین خەڵکی ئەورامان چیانەوێت لە پەرلەمان چارێک بەچە شەرت و شروتێک متمانە بەخشنە کەسێک کە بچێتە بەها. وەڵا بەڕاستی ئەم ئینتیخاباتە چارە نووسازە ئەمە ینی وەکو ئینتیخاباتەکانی کوردستانی لای خۆمان نیە گرنگە خەڵچێتە سەر سنووخەکانی دەنگدان دەنگیش با بە کاندیدەکان ئەوانەی شیاون بەس ئەوانە نا بۆ پارە و پول و تەماع و هەندێک مەساڵە ئەچنەوێ ئەوانەی بچن تۆ خۆت باشە زانی کامانە ئەچن دیفاع لە قوتی خەڵکی کوردستانەکەن بێگومان خەڵکی باشیانتیایە وەکو کاگەحمە خۆ من لەوانەیە خۆ من دەنگیشم تایسە نەدابێ بەڵام کوڕی چاکە لە دوورۆ شایەتی بۆ ئەدەم هیوادارم خەڵکانی وەکو کاگەحمەد بشنە. ئێستا زۆربەی گەن سیرەکەی بەشێکی بانڵێن زۆربەی باز لە بایکۆتەکە جەنابەت بەم تەمەنەوە ئەم تێگەشتنە باشەت هەیە بۆچی گەنجەکانمان بێ هیوا بن چیان پێ بڵێن کە بچن ئەزانی شۆنە بایکۆت چەند ئینتیخاباتمان کردووە وعدی درۆنیان پێدراوە ئەمەتان بۆکەینەوە ئانیش بێ هیوا بوون بەڕاستی ئەڵێ ئەوەنە دەنگمانداوە ئەوەنە وعدی درۆیان پێکردین ئیتر هیچیان بۆ نەکراوە ئەمەری خارج دەگەنە بەر و بۆ ئەوە ئەخنکێن بۆ خۆیان و بێ ئومێدن بەڕاستی بەڵام گرنگە هەر بچن. بەڵام خۆ باهی ئەوەن دەیتیایە کە پەرلەمانتار متمانی پێ ببەخشی ڕابردوویان بکەینە پێوە ڕوانیە نانا حقیقەتە ئەوەیان شتێکی ڕاستە بەڵام من هیوادارم هەمووی پەشیمان نەبێ بچێتە سەر سنووق ئیتر دەنگ بەکێدا بیدا ئەلمێن بچێت. باش چاوەڕێکی 4 ساڵی داهاتوو گەر مامۆستا ئەحمەد دەرچوویەوە بۆ پەرلەمان لەچەر ڕوویەکەوە پێشنیارت هەیە بۆی ڕەخنەت هەبووە لێی پێشتر لەوەی کە ئیشکە؟ وەڵام من هیوادارم کاگەحمەد هەت چۆن بە گوڕوتینێکەوە ئیشی کردووە ئەم جارە باشتر ئیتر ئایا لەوانەیە خۆ مەسەلەن خەڵکی تریشەیە خەڵکی باشیشەیە ئیشی کرد بێ بەڵام لە ناویانە کاگەحمەد جێدەسی دیارە حقیقەت. مامۆستا ئەحمەدی مشناسی؟ بەڵێ مشناسیش. چەندیش مشناسی؟ وەڵا هەر جارڕا و ڕاگەیاندنەکەوەی کە دیێنەوە جەڕا و هەرمانەکەشەوە کە هەرگامانێش عالینی هەرمانەش پێ ئینسانیەتی کردینێ دەرەجەی بە دەرەجەی یەک مەحەبەت و مامۆستا ئەحمەدی ئانەنە ئینسانیەت پەرستە. بە بۆچوون و تۆ بەڕاو تۆ ئانە جوانان و کە کاتێکە ملۆ بەغا ڕەنگەینە حزبەکە وێژ بۆ حزبەکە وێژنە بۆ هەڵەبجەیی بۆ یاسێ ساقی بۆ یاینەک هەولێری بۆ یا سلێمانەیی بۆ من بە بۆچوون وێم پۆچی وەشم مسیۆ ئەی پیا هەریاگەنە هەرمانە کەڕۆ پێسا ئەرزم کردی وەرو خاترۆ خوای هەرمانە کەڕۆنێ وەتەنیە دوانەوەی ئینسانیە دوانەوە دیانە دوانەوەی عنسریەتە ژنیا لاوەی یعنی واچمێ واچۆ بەس پێ کوردی یا بەس پێ حیزبەکە وێژ بەس پێ ئینە هەرمانەکە پێ ئانێ هەرمانەکەکە ئینسانیەت مافش نەفۆتیۆ کەواتە 4 ساڵی داهاتوو ئینتیزارت چێشە چەمەڕوانی چێشە جە مامۆستا ئەحمەد چانەیە گەربیەوە بە پەرلەمانتار چێشکەرۆ پێ منتیقەکە و هەورامان واللهی من یەک تا عرس کەروونە هیوادارە نەپڕم دێش لاژ نەبەردێ هەرمانە وێشکەرۆ بەس هیچ هەرمانەکەش دەردەمەوەرە نەگەنەها دڵسەڵی پێچی هەرمانێکی ئی دەردەمەوەرە یا چێ نا هەرمانەکەی دەردەوەرە حزبەکەی دەسەڵاتی نمازە هەرمانەکەش سەرگێرە کە حزبەکەی ڕاگیرێ بە
فاس ببوچونی وێم بە ناڕەحەت وێژمانەوە مامۆستا چۆن شەڕی ئەم حیزبانە ئەکرێ هەر باورامی لێم پرسا مامۆستا چەنی شەڕ و ئێ حیزبا کریەوە شەڕی کە ڕێگرنی تۆ ئادڵ سۆزیەکە بەغاجە خەرجمیەی چێگە نەتیجە ئەنجامەکەش چێگە خەڵک بینەوەش شەڕی و حیزبانە یەکەم جار پشتوان بەخوا تۆش بە هەورامی جواب مشکلەکەم ئەوەی ناتوان بەورامی قسەبم بەس بەکەم لەم تێیەکەم یەکەم پشتیوان بەخوا پاشان پشتیوان بە ئەو وتە زێڕینانەی حاج مامۆستا وە خەڵک و جەماوەر ئەوەی لەسەر ئێمە بێ فشار ئەەکەین دەرگا نامێنێ لێی نین دوجار ئەبێ ئەو حکوومەتە ئەگەر گوێی نەگرت ئەبێ گوێی بگرین ئەو حکوومەتەی کە گوێ ناگرێ بۆ خەڵکو بۆ داخوازی خەڵک نەتیجەیەتە سەر ئەوەی گوێچکەی بگرن ئەم وتی مامۆستا بابیکەمەوە بەسەرانە ئەیوە مەسیجەکەم بگە ئەم ئەیوت لەبەرەوەی کە نیشتیمان پەروەرە حزباتی ناخوێنێت جا من ئەوەم زۆر بەلاوە زۆر گرنگ بوو آخر خەڵکێکیش پێی وایە جەنابێت تەنانەت ڕەنگە بۆ نمونە بەغدادچێتی بکەیت ئەوەم بەلاوە زۆر گرنگ بوو تا ئێستا بەڕاستی زۆر سپاس دەکەم مەسیجی وان نەدراوە بە من کە فعلەن نیشتیمان پەروەری ئەولەویەتی هەیە چکە کە نیشتیمان پەروەریمان کرد ئیتر ئەوانی تر ئەتوێتەوە لە ناویە هەمومان بە ئاسوودەژین نابێتە ئەوەی کەوا کورد و عەرەب شەڕی کورد و عەرەب تورکمان شیعە سونە چوزانم هەموو ئەم کێشانەی کە لە ناو عێراقا تعقید بووە کاتێک کە باس لە نیشتیمانەکەین هەمومان نەبینە خاوەنی کاتێک کە باسی حقوقەکەین هەمومان خاوەن حقوقین بۆیە یەک مەسیجی زۆر جوانی ئاراستەی من کرد و منیش دەتوانم لە ڕێگەی ئەم مەسیجە وەک کارم لەسەر ئەم مەسیجە کردووە فعلەن هەمیشە وتومە من نە قەومەچێتیەکەم لە مەزەب گەراییەکەم نە هیچ کەم لەوانە من کەسێکم هەوڵ بۆ نیشتیمان ئەدەم لەکوێ نیشتیمان هەبێ لەوێم لەکوێ داخوازی نیشتیمان هەبێ لەوێم لەکوێ ڕۆڵەی نیشتیمان پێویستی بە من هەبێ هەم بۆیە پێویستم بەوە نییە نە شارچێتی بکەم نە ناوسەچێتی زۆر باش کەواتە من دوایین پرسیار لێتەکەم هەنێک خەڵک بایکۆتەکەن یا هەنێک خەڵکەن بۆ نمونی هێشتا کاندیدێکی شیا و دەستنیشانیان نەکردووە نایناسن چی بۆ خەڵکاڵی وەڵی ئەو خەڵکە وابزانم بە هەڵە بیرەکەنەوە چونکە ئەگەر تۆ دەنگیش نەدەی بە حیزبێکی معارضی دەسەڵات چوونە سووتانی دەنگەکە زۆر زۆرورە و ئەم حیزبانەش نیشتمان پەروەری بەس کوردستان بە نیشتمان پەروەری ئەزانن یعنی حساب بۆ کەسی تر ناکەن و ئەزانن هەرکەس لە حیزبەکەی خۆیان دەرچوو ئیتر ئینسان نییە و حسیچ ئەبێ مافی نەبێ اینجا من زۆر مەمنونی مامۆستا ئەحمەد ئەمسالی ئەویش کە ئیش بۆ ئینسانیە دەکەن هەدەفی یەکەمیان دڵسۆزی وڵات و ئینسانیەتە بەخێر بن سەرشان باش مامۆستا ئەوەندێک کە خەڵکمان مقابلە کردبێ متمانیان پێداوی و لە ڕابردووی کە کۆڵاوتەوە یا ئەوەی کە لە ڕابردووە لە جەنابتی بینویانە تا حدێکی باش لێت ڕازین چیت کردووە بۆ منتیقەی هەورامان هەندێک سنووری فەرمی و نافەرمیمان هەیە لێرە یا توانین بیانکەین بە فەرمی لە سنوورەش گرنگە بۆی کە بنیەی ئابووری ئەم منتیقەیە بەهێزتر ببێ و لە ڕابردووشا جەنابتان لێرە بوون چیتان کردو بۆ خەڵکی ئێرە یا چی ئەکەن یەکێک لەو شتانەی کە متمانە لای هاوڵاتان دروستەکە بریتە لە مێژوو ئەوەی لەوە پێشکەشی کردووە سوپاس بۆخوا لە ئەنجامی ئەو کارانەی کە کراون لەو پێش یا ئەو سەدق و سەفایی کە هەبووە ئەو داتا و زانیاریانەی کەوا لە ڕێگەی ئێمەوە گەیشتووەتە خەڵک بووەتە هۆی ئەوەی کە خەڵک متمانەیەکمان پێ بکە منطقەی هەورامانات من لە ساڵی 2010 بەردەوام ئیش لەسەرەوەکەم کە ئەم منطقەیە بێتە منطقەیەکی گەشتیاری تەواوی عراق ساڵانە لە پەرلەمانی عراق ئیشی لەسەر مەسەلەن زۆر جار لە ڕێگەی ڕەفیقەکانمە چونکە هەندێک شت بە علاقاتی شخصی دروستە بێ زۆر جار هەوڵم داوە خەڵکی وەسەط و جنوب ئەوانەی کە لە لیژنەی مالی یا ڕەفیقەکانم لە ناو پەرلەمانە بیان هێنمان منطقە تەنها بە شێوەی تەنها فقط منطقەکە ببینن جۆرێک لە دافعیان بۆ دروستە بێ کە دوای سەردانی خانەوادەیی و بابەتی تر بێتە گۆڕێ بۆیە یەکێک لەو قەزیانەی کە من لام گرنگە ئەوەیە کە هەورامانات ئەتوانێت داهاتەکەی
داهاتی کوردستان یا با بتوان بڵێم لەوانەیە لە سادەی داهاتی کوردستان دابین فقط هەورامانات و سیاحی هەورامانە ئەگەر لی بپرسنەوە ئەگەر دوو فاکتەر زۆر مهمە یەکەم ئەو خەڵکە پێویستی بە سەرمایە چونکە خۆمان نەزانین بۆ ماوەی چەند ساڵێکی دوور و درێژە کەسابەت و تیجارەت لە مەنتقە نەماوە بۆیە بێ یەکەم جار سەرمایەخانە بەردەستیان سەرمایەیە کەوا بتوانن بنیادگوزاری کۆمەڵێک فندق کۆمەڵێک مەتاعیم بکەنەوە ئەو سەرمایە بەبێ سوو بێ بۆ ئەوی بتوانن لە ماوەیەکی کەما بیدەنەوە خاڵی دووەم مامەڵەی دەسەڵاتداران مامەڵەی بەرپرسان چۆن ئەو خەڵکە بتوانێت بێت بەبێ ئەوەی عرقەلی لە ڕێگە بۆ دروستکەن مەسن لەوانەیە سایحێکی عراقی بێت ئەوەندە عزیێت بدرێت لە ڕێگە هەرچەندە ئێستا جێگەی دەستخۆشیە برادرانمان لە ئاسایش من خۆم چوم سەردانم کرد بە تایبەتی لە جەژنە چوومە یەکێک لە سەیتەرەکان پرسیارم کرد کە لە ئەو خەڵکەی کە دێن زۆر ڕازی بوون لە مامەڵەی دەستگا ئەمنیەکان ئەگەر ئەمە بتوانین تەنسیقێ بکەین کۆمەڵێک کۆمپانیای با بڵێن ئەم منتیقەیە دەست بکەن بە دروستکردنی کۆمپانیای فەندەقە بتوانن کۆمەڵێک شۆفێر کۆمەڵێک پاس کۆمەڵێک دوکان کۆمەڵێک شوێنی خەوتن کۆمەڵێک شتی کللتوری من قەناتم وایە توانین زۆر ئیسفادە بکەین لە داهاتی هەورامانات باش بۆ مەرزەکان چیەکەی مەرزی فەرمی نافەرمی خەڵکێکی زۆر لێرەمەوە سەحمەد کەسابەتی لەسەر قاچاخە یاتە ڕێگە قاچاخەکان کە بە سنوورەکانە لە دنیاکەوە تا ئێستا ئێمە چەند مەترێکی کەم لە دنیا ئەمە هەیە لە دنیا ئەمە هەیە لە بینی هەموو دەوڵەتانە ئەو دەوڵەتانەی کەوا مەرزیان نزیکیەکە هەمیشە ئەو مەسائلانە هاتوچۆی پێکرێت ئەمە ئەتوانین بڵێن خەڵکی منتقە ئیسفادەیان لێ کردووە بەڵام وا بکەین کە ئەمە لە مەرزی فەرمیوە زیاتر ئیحتیمامات و گرنگی بدرێت بۆ نمونە مەرزی شۆشمێ بکرێتە مەرزێکی فەرمی لە ڕووی ئەوەی خەڵک بتوانێت هاتوچۆی تیا بکات چونکە ئێستا بەس کاڵاو کەلوپەلی پێ هاتوچۆ پێەکە بتوانانی خەڵک هاتوچۆی تیا بکە ئیشێکی تر ئەوەیە کە بتوانین منطقەیەکی مەحدودە خەڵکی ئەو دیومان تا منتیقەیەک بتوانن بە وەرەقەیەکی فەرمانداری ئەوێ بێن خەڵکی هەڵەبجە جارێک قسەی تیاکراوە بۆچی ئیشتان لەسەر ئەمە نەکرد ئەمە گرفتێک هەیە ئەم گرفتە ئیتیحادیە ئەبێ دەوڵەتە ئیتیحادیەکە چونکە مەسئلەی سنوور و مەرز و ئەوانە پەیوەندی بە دەوڵەتە ئیتیحادیەکەەوە هەیە ئیدارەیە بێ هەرێمی کوردستان لەبەرەوەی چەند ساڵێکە هەرێم و بەغدا گرفتیان لە بەینا هەیە لەسەر نەوت و هەندێک مەسایلی دیکە بۆیە نەتوانراوام کە من خوازیارم کە ئێمە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراڵیە ئەوەی کە هەیە لە ناو دەستورابی چەسپێن بۆ بتوان ئەو مامەڵانە بکەین یەکێک لەوانە قانونی ئیدارەی مالیە کە ئەتوانین زۆر بە جوانی ئیسفادەی لێ بکەین ئەتوانین ئەو مەرزانە بکەینە فەرمی هەوڵ لە ڕێگەی هەوڵدان و چونکە چەند جارێک گۆفتمان هێناوە بۆ ئەم مەرزانە ئاخر هەوڵمان هەوڵی مەرزی سازانە لە ئێستادا وەفدێکی وەزارەتی پلاندانان لە هەڵەبجەیە بۆ بەڕسمی ناساندنی ئەم پارێزگایە کە بە شێوەیەکی فەرمی ئیتر لە چوارچەوەی وەزارەتی تەختی تا بێتە فەرمی ئەو وەختە کە بوو بە فەرمی ڕاستەوخۆ مامەڵەی فەرمی لەگەڵات زۆر باشە مامۆستا دەمەوێت پرسیارێکی لێ بکەم بەڵێ ئەچینە خوڕماڵ چی بیرەخاتەوە بۆ من خوڕماڵ وێستگەیەکە کە قۆناغی لە قۆناغەکانی خەباتم بیرەخاتەوە ئەو کاتێک کە لە خوڕماڵا بووین ئوسلوبی کارکردمان جیاواز بوو لە ئوسلوبەی کە ئێستا هەمانە ئەو کات بزوتنەوەیەکی چەکداری بووین بزوتنەوەیەک بووین کە با بڵێن داوەکەمان بە چەک ئەپاراس بەس ئێستا بە کورسی پەرلەمانی ئەیپارێزین بۆیە بۆ من هەردوو وێزگەکە لێکدانیان کۆمەڵێک ئەزمموی پێشوە و کۆمەڵێک ئەزمموی ئێستەیە بۆیە ئەو کاتانە بیرەخاتەوە کە هیچمان نەبوو بەڵام زۆر ئاسوودە بووین لە هیچیشی پەشیمان نییە لە هیچیش پەشیمانیم چکەوە مێژووی منە و سەروەریەکە تا مابم لە ژیانە فەخری پێوەکەم لە دوای بیارەچینە خوڕماڵ بۆی کە قسەیەک زۆر هەیە لە سەردەمی ئیسلامیەکان دەسەڵاتیان لێرە وێران بوو زین و کاتە چیتان کردو ێستا لە بەخاوەچیان بۆ ئەکرێت ئەو کاتەوە کوێستە ئاوەدان نەبوو ئەو کات کۆمەڵی خەڵکی مهاجری تیا بوو ئەوانەی بۆ
ئیسلام هیجرەتیان کردبوو فعلەن لێرە بوون. ئەکرێ بڵێن ئەم شارە بچکۆلە بوو بە شاری ئاشتی. شەوان پێویستمان بە کاڵایە کەلوپەلێگە بووە چوین لە بازار خۆمانەمان کێشا و پارەکەیماندانەوە هاتیون چکە خاوەنەکەی لەوێ نەبوو. یعنی ئەوەی کە ئێمە لە مێشکی خۆمان دروستمان کردبەوە کە ئێمە ڕۆژ ناوی ناوە ئەلمەدینە الفاضیلە لەو بازارە دروستمان کردبوو کەس لە کەس ناکەوت، کەس زوڵمی لە کەس نایەکرد، کەس ماڵی کەسی نایخوارد، کەس گەندەڵی نەوێرا بکە. بەڵام ئەتوانم بڵێم لە مەجای ئیداریا تا سەرکەوتوو نەبووین، چکە نەمان ئەتوانی خزمەت گوزاری بۆ بێن بە پێ پێویست، چکە ئەو کێشەی لە بینی ئێمە و ئەو کات دەسەڵاتە هەبوو بە حکمەوەی ئێمە هێزێکی چەکدار بووین، دەسەڵات زۆر گوێ لێ نەیەگرتین، بۆیە نەمانتوانی خزمەتی پێویست بەم ناوچەیە بکەین لە کاتی خۆیدا. خوازیار مێسە دەسەڵات ئاورێکی لێرەدا بێتەوە و بتوانێت خزمەتی بکە. باش مامۆستا ئێستا هەندێک تێڕوانینیان بۆ ئێوە کە دەنگتان ناداتێ لەوەی کە باوەڕی بە حکمڕانی ئێوە نییە ڕابردووتان بووە لێرە. طبعاً خۆ دەزانم لە هیچ دەسەڵاتێک نییە هەموو توێژەکان یا هەموو خەڵک بەبێ جیاوازی ڕازی بکە لە خۆی. ئێستا ژێشێتی لێرە توانم بڵێم سەدان و هەزاران خێزان هەن لێی ناڕازین، دەسەڵاتەکەی یەکێتیش لێرە خەڵکەیە لێی ناڕازیە، چونکە ڕەنگەوەی کە باز لەکرێ لەسەر ئیسلامیەکان بۆ نمونە شەختیاڵدان و فەلاقەکردن ڕەنگە یەکێتی خراپتریشی کردبێ لێرە و هەش بۆ بەڵگەش هەیە بۆ نمونە. بەڵام خەڵکێک لەم ڕۆوە سێریەوەکە ئەڵێ ئێوە بەس خوڕماڵتان لەدەست بوو، نەتان توانی خزمەتیکەن، بەس خوڕماڵتان لەدەست بوو، هەندێک یاسا و دەسەڵات و هەندێک بڕیارتان سەپاند بوو بەسەر و خەڵکەیە سبەینی ئەگەر حکوومەت بگرن نەدەست لە یەکێت و پارتی خراپترەکەن. یەکەم ئێمە هیچ داهاتێک لە دەستمان نەبوو تاوکو خزمەت بە خەڵک بکەین، تاینکردن لە دەست ئێمە نەبوو و بە پێچەوانەوە ئەو کاتە دەسەڵات کە لای پارتی و یەکێتی بوو بە تایبەتی یەکێتی بە هەموو شێوەیە محاربەی ئەم شارەیانە کرد، محاربەی ئەو ناوچەیانە کرد بۆ ئەوەی ئەو شتە لە ساڵحی با بڵێن ئێمە تاوان نەبێ. زۆرجار تەشویهی سومعە کراین. مەسەن من خۆم چەند جار کە چوینەتە سلێمانی وتوانە ڕاستە ڕۆژێک بۆ پیاوانە و ڕۆژێک بۆ ئافرەتان بازارەکەتان لە کاتێکە من خەڵک مناسی کە خەڵکی چەپ بوون لێرە، خەڵکی کۆمەنیست لێرە بوو لەو کاتە ئەمان ناسین و مامەڵەشمان لەگەڵاکردن و شێکی زۆر سروشتیش بوو. بەڵام هەجمەیەکی زۆر ناشرین هەبوو لەسەر ئێمە دوو خۆشمان بەشێک بووین لەو قەزیەی کە غموزێکە بوو لە مامەڵەکردنمان. مەسەن لێرە خۆمان قەتیس کردبوو، هێزە چەکدارەکەمان لێرە دا نەئەنایە بە شێوەیەک لە شێوە هێزە چەکدارەکانمان بردایەتە دەروەی شار و خۆمان بەناو شارەکانی دیکە بڵاو بوویناتەوە ئێستای کەین. ئەوە کەم تەرخەمی ئێمە بوو. خاڵی سێ خیتابمان خیتابێکی زبر بوو، خیتابمان خیتابێکی با بڵێن نەرمونیان و عەقڵانی ئەوە نەبوو. خاڵی چوار ئەوەی کە ئێستا پێشکەشەکەین لە خەدەمات مەسەن لە بەخشین لە نووری حکمە لەو قەزیانە جاران ئەو ئیمکاناتەمان نەبوو و ئەو جۆرە فیکرەشمان نەبوو. ئێستا ئەو سەفاءە ئەو بیر و باوەڕە ئەو نەگۆڕیە ئەوەی کە بەڵێنە دەین بە هەرکەس بەڵێنەکان جێبەجێەکەین، ئەوەی کە لەگەڵ هێزە سیاسیەکانە مەشهورین بەوەی هێزێکی سەرڕاستین، لەگەڵ دوشمنەکانمانە کە بەڵێنماندا لەسەر قەزیەک لەگەڵ ڕکەبەرەکانمانە کە پێمان وتن فلان بابەت ئەەکەین فلان بابەت ناکەین، هەموو ئەزانیتەوە قسەی ئەخیرمانە و لێلا نادەین. بۆیە هەمیشە بووینەتە جێگەی طموحی حیزبەکانی تر بۆی هاوپەیمانیمان لەگەڵا بکەن. بەڵام تا ئێستا نەمانتوانیوە هیچ جۆرە هاوپەیمانێتیە بکەین لەبەرەوەی هاوپەیمانەتی و حیزبە سیاسیانەمان بینیوە. مەسەن ئێمە دوو سێ جار بەڵێنمان وەرگرتووە لە کاتی بەشداری لە حکوومەتە، مەسەن ئێمە لە حکوومەتی پێشووتر لە کابینەی پێشوە 13 بەڵێنمان لە سەرۆکی حکوومەت وەرگرت کە ئەو 13 بەڵێنە من زمنی هەم چاکسازی و ئەو بابەتانە من خۆم بۆ خۆم لەگەڵ سەرۆکی حکوومەت و جێگر و ئەوانە دانیشتون پێم وتون بە سەریحی عیبارە ئێوە ئەوەی کە ئەیکەن لە بەتایبەتی من لە مەجالی مالیە قسەکەم و لە مەجالی موازنە پێم وتون ئەوەی ئێوە ئەیکەن هەمووی مخالفاتی ئەساسیاتی مالیە، مخالفەی قوانینی مالیە، مخالفەی با بڵێن هەموو با بڵێن پایەکانی مالیە. بۆیە زەرورە ئێوە ئەندازەیەک نزیک بنەوە ئەوەی کە خۆتان ناوتان ناوە قانون، ئەوەی کە خۆتان ناوتان ناوە مؤسسە پێوە پابند من تا ئێمە زیاتر پێوە پابند بین.
ئێستاشی لەگەڵا بێ ئەو یاسانەی کە لە هەرێما بەرکارن ئێمە زیاتر پێ و پابندی تا و حیزب حکمڕانانەی کە هەن بۆیە من قەناعەتم وایە ئێمە لەوەی پێش و ئەزمموی باشمان وەرگرتووە کە لێرە هەبووین خوازیارم بتوانین ئەزمونونەکان فراوانترکەین ئەو متمانەی کە ئێستا بەدەستمان هێناوە کاک جەلال لە خلالی چوونە ناو خەڵک ئەو حیوارە دوو بە دوانەی کە دروسە بێت لەگەڵ خەڵکە هەستەکە متمانەیەکی زۆرمان هەیە لای خەڵک بەڵام ئەمە چۆن بەرجەستەیکەین بۆ ئەوەی ئەم متمانەیە بێتە خزمەت ئەم متمانەیە ئەو زیاتر ببەخشێ بە من بۆ ئەوی بتوانم زۆرترین کورسی بەدەست بێنم بۆی دوای ئەم زۆرترین کورسیە زۆرترین بەرهەمەکەی خەڵک ئیسفادەی لێ بکە خوازیارم لە قۆناغەکانی داهاتوە بتوانین ئەمە بکەین باشە ڕوو بە خوڕماڵ ئێستا بە تۆزە پشتکەینە خوڕماڵ ڕووکەینە مڵا خورد بەڵێ ئێرەژەر بۆ ئێوە مێژووە یەکێکە لە سنوورە فەرمیەکە ئێستا هیچ سنوورێکی فەرمی نیە بەڵام لە ڕابردوودا سنوورێک بووەکە ئەو سەردەمەی کە ئێوە تیا بووە ینی نقطەیەکی باش بۆ ئاڵوگۆڕی بازرگانی و بژانەوەی هەندێک خەڵک نەبێ هیچ نەبێ ئابووری خەڵک و تاک لە خوڕماڵ چۆن ئێستا ئێوە ئەتوانن لە پەرلەمانی عێراقەوە لە عێراقەوە کار بۆ بکەن هەرچەندە دو ساڵی ڕابردوو هەنێک کرایەوە زۆر بازارێکی باش بوو بۆ گەنجی خوڕماڵ چ کارێکی ماوە ساحمە سبەینێ بۆی کە خوڕماڵ ببێتە خاڵێک ببێتە جێگە دەستێکی تۆ بۆ خزمەتکردنی خەڵک و ئەو گەنجانەی کە لە خوڕماڵە یەکێک لەو خاڵانەی کە ئێستا بەرجەستەمان کردووە ناوەکەمان بووەتە دادگەری سنووری مڵەخۆرد چەند سیارەی تیا بوو هەموو گوندێک سیارەیەکی ئیشەکە لەو خەتا بۆی هەموو گوندەکان لە داهاتی و سیارەیە بەهرەمەند کاتی خۆی من قەناتم وایە ئەبێ ژماری مەرزەکان زیاد بکرێ و اختصاساتیان جیاواز بکرێ مەسەن مەرزی تەوێڵە بکرێتە مەرزێکی فەرمی بۆ ئەوەی هاتوچەی هاوڵاتیانی لێوە بکرێت ئەم مەرزانەی دیکەی هەریەکان اختصاسێک پێ بدرێ حرەکەیەکی تیجاری لە منطقە دروست بکە مەسەن کاک جەلال تەنیا لە ناو بەسرانەوە منفەزی حدودیمان هەیە هەل لە سنووری پارێزگای بەسرە نۆ منفەزی حدودیمان هەیە بەوەی بەسەریعترین شت بەسەریعترین کات مادەکان ئێستا کاتی ئەوەی سورعەیە مەسەن سین بۆ طریقی حەریرەکە لەبەرەوەی بە خێراترین کات کاڵاو کەلوپەل بگەێنێتە شوێنی خۆی ئێمەش لەبەری ئەوەی تەنها تەوێڵە بێ بە مەڵەخۆرد بکەینەوە بە منطقەی پشتی گوڵ بکەینەوە بە ئەو شوێنانە هەر یەکە و منطقەکە چونکە داهاتێکی ئەوتۆ نییە لە ناو خوڕماڵە ئەوەی کە زەراعەت و کشت و کاڵ هەبێ بە شێوەیەکی ئەوتۆ نییە بۆیە مەسئلەی تیجاری بەکاربێنین ئەگەر خۆمان توانیمان لەبری ئەوەی کاڵا لە ئێران و هاوردە بکەین بتوانین تەغزیەی ئەو دی بکەین کە ئەمە قورسە ڕاستە ئەمە بەچی ئەکرێمەوەسا ئێوە توان کاری لەسەرکردنەوەکۆی کە سبەینێ چوونەوە بوونە پەرلەمان ئەمەم وعدی باسم کرد کە پەرلەمانتار کەوادی دا کە ئیشی خۆی نەبوو ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئەم پەرلەمانتارە شارەزانیە لە ئیشەکەی خۆی ئێمە اختصاسمان لەوەیە تەشریعات دابنین لەگەڵ مراقبەی ئەدای حکوومەت بکەین بەڵام ئەتوانین بە دوواداچوون بکەین مەسەن ئەو مەرزانەی کە هەن لە ڕێگەی ئەو علاقاتە شخصیانەی کە هەمانە مەسەن علاقە لەگەڵ سەرۆکی کۆمار کە ئەو ئەتوانێت کۆمەڵی قەزیە بۆ ئێمە بکە لە ڕێگەی ئەوە ئەتوانین کۆمەڵی قەزیە بکەین مەسەن ئەم مەرزانە وەزیری معنی بێنێتە سەرخەتا و کوتوانی مامەڵەی لەگەڵا بکەین و ئەم مەرزانە بکرێنەوە ئەویش بەوەیە کە بەواژوو کۆکردنەوە لە ناو پەرلەمانە لە چ لیژنەیەکین ئەو لیژنانە بتوان علاقاتی خۆیان بەکاربێن بە ئەو بابەتە ئەگینا ئێمە بچینە ژێرباری ئەوەی مەرز ئەەکەینەوە من پێ دەڵم ئەو ئیشە پەرلەمانتار نییە زۆر باش باچینە ناو خوڕماڵەوە باشە بزانین ڕای خوڕماڵ بۆ من وێزگەیەکی زۆر جیاوازە لە ژیانی سیاسیمە لە خوڕماڵ فێری زۆر شت بووم لە خوڕماڵ فێریەوە بم جیاوازەکان هەرچەندە دژ بە یەک بن مامەڵەیان لەگەڵا بکەم خوڕماڵ بۆ ئێمە وێزگەیەک بوو کە شاخ و شارمان بەستەوە بە یەکەوە بۆیە لە ئێستادا ئەتوانم بڵێم ئەو ئەزمونەی لەوە پێش ئێستا بەدەستمان هێناوە بەشێکی هی خوڕماڵ بوو هی ژیان لە خوڕماڵا بوو ئەوەیشی کێرەتەنجێ هەشت هەر دەستکەوت بوو چکە لە شوێنێکی دیاریکراوە ئێستا لە هەموو عێراقا یانی ئێمە فعلەن ئەو کاتی کە ئەیانوت با لێرە بگوێزینەوە زۆر قرس بوو بەلامانەوە بەڵام دوایی زانیمان کە فعلەن کە گوێزامان و لێرە بڵاو بووینەوە بە شارەکانە زانیمان ئەوەمان بەرژەوەندی زیاترە چونکە لەبری ئەوەی ناوچەیەکی زۆر قەتیسکراومان ناسێ هەموو کوردستان ناسینی ئێستا هەموو عێراقمان ناسێ و ئەتوانین بڵین لە مستەوای نەک دەوڵەتە ئەقلیمیەکان لە مستەوای دنیایشە مەسەن ئەمڕۆ من استیقبالی سەفێری هۆڵندیم کردووە
کە باسی منطقی خۆمم بۆ کرد باسی ئەم منطقەی خورماڵ و هەڵەبجە و پێنجێنەوەوانم کرد وتم ئەو منطقەی ئێمە گەر ئێوە لە ڕێگەی کۆمپانیاکان تۆ بتوان استثمار بکەن لە منطقەی ئێمە من دڵنیام هەم ئێوە ئیسفادەی باشەکان هەن. سابیری قسێمەکەری چووکەیسی گرت مۆساگەر بیت ئێرەوە ئەمە هاتمەیە سەردەمێک بەشێک لە گەنجێتیش و لەم شارەیە بووە ساڵێک و 6 مانگ لێرە بوو. باشە ئەمە گەنجێکە بابزانم ڕایم گەنجە لەسەر هەڵبژاردن لەسەر کاندیدەکان لەسەر بەڵێنەکان لەسەر ئەحمەدی حاجی ڕەشید چۆنە وڵای سەرتا بەخێر بێنی یاخوا سپاسی کاک ئەحمەدی ژەکەم بەڕاستی لە پەرلەمان ئایترەوەی هیوادارم جێی ڕەزامەندی دەنگدەرانی بێ ئەو ئیشە خۆی ڕازیکە و خۆ دڵی خۆشی ڕازیکە ئەیترەوەش لە ئاستی هەموو چاوەڕوانەکانی لەوەی پێشوو کە بینی بێت متابعە کردووە وڵای تۆزێ متابعەی زۆر سیاسەتش نایە بەسترە هەڵوێستەکانمان بینیوە تا ڕادەیەک ئینشاڵڵا من تەقییمی ئەوم ئەوێ مامۆستا دەناسی چێ مامۆستا ئەحمەد مامۆستا ئەحمەد ئەرێ وەڵا لە خۆی باشتری ناسم لە خۆی ئەم لە خۆیەی تەنها لەسەر شاشۆ پەرلەمانتاریە یا ڕابردوویەکیشی ئەنایەمە ڕێی کۆنی ڕفێقی کۆنی نەما مامۆستا تەفێقی برایی لە زەڵم بووە مامۆستا بووە 4 ساڵ بوو نازانم 5 ساڵ و شتێکی وە لەو کاتەوە تایسم پیاوە زەمیەکانی شەکەواتە خزمەتێکتان بۆ دروست لەو کاتەوە باشە کاک عوسمان تا چۆن لەوەی کە شیاویەوەیە متمانەی پێ ببەخشێت یا وەڵا من مامۆستا ئەحمەد لە خۆم خۆشترم لە خۆم یعنی ئەزانم میسانێکی ساقە مەسەلەی ساقیە مەسەلەی دین و ئیمانە الحەمدلله پیاوێکی ئیماندارە پیاوێکی بەڕێزە پیاوێکە هەموو کەسێن پیاوەی خۆشەوێ من وتم بە دکتۆر مسەنای وتم تۆ لەگەڵ مامۆستا ئەحمەدا ئیشاڵڵا پشتیوانی بەخوا ئیشاڵڵا دەرئەچنیەوە ئینسانی باشن قسەی باشتان لە تەلەڤیزیۆن کردووە بۆ خەڵک ئەو خەڵکە گە ویژدانی هەبێ دەبێ بزانێ ئەم قسانە چییە بە پێی ویژدانە ئەمە ئەمجایەوە دینتان هەیە کە دینتان هەیە قسەکەیش لە پاڵی دینەکە ئەمە زۆر بێمە ڕاست ئینشاڵڵا کاکەوە مامۆستا ئەحمەد دەناسنیەوە وەڵا پیاوێکی بەڕێزە و زۆر شانازیش پێوەتی ئەم ناسینە لە کۆنەوەیە لەوەی کامان پێشتر خەباتێکیان لێرە هەبوو جوودیانێ بۆ یا لەوەی کایی پەرلەمانتاری ومانەیە وەڵایی منەوەی ڕاستی بێ بە خزمەت یانی وەنە لە تەلەڤیزیۆن و شتا بە زۆری بینیومە ئیشەکانی جوان و جێگەی دەستخۆشین و زۆر سپاسیەکەن چ ڕخنەیەکتان هەیە ئێستا لە بەردەمتانایە لێیان بگرن وەڵی مامۆستا خۆی پیاوێکیەوە نەبێسە من مەتحیکەم حەزم لەوە نیە ڕوبەڕوو بەس خی گەورە پاداشی باخت و ئیشەکانی جوان بوو من زۆر سپاسیشیەکەم حاجیان سلام عەلیکوم ورحمة الله ڕخنەت دەستخۆشیت سپاست ئەوە نەبێت لە ڕوبەڕوو هەڵا ئەم کابرا لە دڵمە محبەتی زۆرە لەبە ئەمە کابراکی پیاوانەیە کابراکی ڕازگۆی لە دینە لە قیامەتیشە باشە ئەم ڕازگویە تەنها لەبەروەی کە ڕەنگە دینداری و سیماکی دینداری پێوە بێ یاخود کاری پەرلەمانتاریەکەی چۆن هەڵەسەنگێنێت کاری پەرلەمانتاریەکەی من بە دڵم و چاکە ڕازگۆی لەگەڵ میلەتە قوربان چاوم ئەوە عزیز بە قوربان چی بە من بکەیت لە بەرەشارە ڕێخە مەسەسەرم بۆ ئەمە قوربانی تۆ خەکانتان لە پەرلەمانتارەکان بە خودی مامۆستا ئەحمەد لە بەردەمیایەتی ئەوە نەبێت ڕوبەڕوو ئەمەوێ ئێستا بەیانیان من بە کەسێکی ڕاشکا و ڕەنگە لە سنوورەکان معروف بووم ناسرااو بووم ئەوەیشی کە ئێستا ضرورە نابێ مجامەلە بکرێ ئەبێ حەقیقەکان دیوە حەقیقیان دەربخرێن بۆ ئەو خەڵکانەی کە ئەبنە پەرلەمانتار ئێمە تا ئێستا ینی سپاس بۆ خوا لە کۆمەڵی خەڵک ئەوانەی کە چوونە تەبەغا حدودی نزیکەی 6 کەسێکن پێم وایە ئەوانەی کە ناویان هەیە و دیارن و ماندوون لەگەڵ کاروبارەکانی خەڵکە جێی دەستخۆشن جا وەکو بانگراوندێکی ئیسلامی خۆشمان ئەم پیاوە یەکێکە لە پیاوەکان کاک دکتۆر مسەنا یەکێکە لەوانە ئێمە زۆر مەمنونیانین ئەوەی سوژدە ئەبا بۆخوا ئەبێ مەمنونی بەتایبەتی ئەم دوو پیاوە بێ ئێمە لە خۆمانەوە زۆر سپاسانەکەین مانووبوونتان ئەنرخێنین گەورەیتان ئەنرخێنین هیوای سەرکەوتنی باشتەتان بۆ خوازیین هیوادارین ئەم جارش ئومێد دەکەین ئومێدێکی زۆریشمانەیە ئەگەر ئیشەڵا قەدەرتان بوو چوونەوە بەغا تەواوکاری ئەو کارانە بن کە دەستان داوەتێ پێشنیارێکیش بۆ جەنابت و بۆ خەڵکانێکی تری ئیسلامیش بۆ جارێکی تر
شتێک ڕوویە لە بینی تۆ دکتۆر مسەنا بۆ ئەوەی دووبارە نەبێتەوە ئێمەی مسلمان لە دەرەوەی ئەو دوو حیزبەی ئێوە تێگەی گلەیی و ڕەخنەمان زۆر بوو لێتان زۆر دڵمان شکالێتان جوابەکەت بەڵێجارە منت دی لە هیچ دیبێتێکە هیچ دیبێتێکتان نەکردووە دەستان خۆش هەر من بەتان لە هیچ شوێنە بینی بۆ ئەوەی دەستان کە جەنوبی ئەوانە بکەم بە هیچ شێوەیە ڕوبەڕووی خەڵکی مسلمان نەبوو زۆر دەستان خۆش ڕوبەڕووی خەڵکێک نەبووە کە نامولتەزیمیشە بۆ ئەوەی نەبمە بەهانەیە ئەوەی قسە بە دین و بە وڵی ئەزانی چۆنەما مەسا ئەرکی ئێوەی ڕوبەڕووی خەڵکی تر ببنەوە من لەگەڵ ئەوانی نابێت لە کاتی بانگەشە وەکو بانگەشەنا هەر ڕەنگە وەکو پەرلەمانتاریژنا لە دەرەوەی پەرلەمان لە دەرەوەین ئەبێ بۆ مەزگەردەکان بۆ خەڵکێک چووەتە مەدانی خەڵکێکی غێرە مسلمانەوە زۆرمان پێ خۆش بۆ جێ دەستخۆشی بووە حەز نەکەم ناویشان بڵێ لە مەجای ئابوووریە ئامادەم لەگەڵ ئەکبەر واحدا ڕوبەڕۆ بووم بەس لە مەجای بانگەشە کە شت گەیشتە بانگەشە ئیتر قەزیەکە تای بانگەشە ئیگرێ و حەقایق بوونە جێ دەستخۆشین دووبارە دوعای خێرمانە هیوای سەرکەوتنتان بە ناوی خوای بەخشندەی میهرەبان من ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 25 لە بازنەکانی هەڵەبجەی شەهید هەڵەبجەی تازە پێنجوێن سەی سادق هەورامانە دەنگدان بە ئەحمەدی حاجی ڕەشید دەنگدانە بە ئەزمموی 9 ساڵ ئەنجومەنی پارێزگا دوو خولی پەرلەمانی عێراق دوای ئەوەی کە زۆر جار قسەی زۆر ئەکرێت لەسەر ئیسلامیەکان بەپێ ئەوەی کە لە ڕابردوودا لێرە خزمەتێکی باشتان نەکردو هەرچەند لە سەرەتای بەرنامە هەندێک پرسیار لەسەرم بابەتە بۆ کردی بەڵام لە کۆتایی بانگەشەکەت لە سنووری خوورماڵ و هەورامانە دەمەوێن پرسیارە بکەمەوە گەڕانەکەت بەناو بازاری خوورماڵ وەفاداری خەڵکەکە ڕەزامەندی خەڵکەکەی بە شوێنەوە بوو یاخودنا زۆر فعلاً من ئەو شوێنەی کە تۆ بە چەکداری تیابی زۆر جیاوازە بەوەی بە مەدەنی تیابی چکە لەوانەیە خەڵک لە مراعاتن بۆ چەکەکە چکە هەمیشە چەک زەبر و زەنگی لە پشتۆ بووە بەڵام ئێستا ئەوەم لەمس کرد کە فعلاً خەڵکی خوورماڵ بە وەفان ئێمە ئەو ساڵانەی لە خزمەتیان نابووین توانیمانە ئەسەرێک لە دڵی ئەوانە بەجێبێڵین کە برای یەکین خزمەتکاری یەکین ئەتوانین پێکەوە خزمەتی وڵاتەکەمان باشە ڕووبکەرە کامێراکەی خۆت ئەمە ئاخر دەقی بانگەشەی جەنابچە لە بەرنامەی نوێنەری تۆ دەمەوێت بزانم 2000 پەیامت لە ناحیەی خوورماڵەوە بۆ هەموو دەنگدەرەکانت چییە؟ دەنگدەرانی کوردستان پارێزگای سلێمانی باز نەیسێ دەنگدان بە ئەحمەدی حاجی ڕەشید بریتە لە چەسپاندنی ئەو سەربەرانەی کە لەگەڵ هاوڕێکانمانە تۆمارمان کرد بۆیە دەنگدان بە ئێمە و هاوڕێکانمان هیچ پەشیمانبوونێکی تیا بەدی ناکەیت چکە زۆر کەس دەنگی داینێ و دوای تەلەفۆنی بۆ کردین وتی چەند جاری کەشکاندید بیتەوە هەر دەنگت پێ دەدەم چاوەڕوانی دەنگەکانتان سپاس مامۆستاگیان دەستەکانت خۆشە ئازیزان و خۆشەویستان نوێنەری تۆ ئەو بەرنامەیە بووکە بە درێژایی بانگەشەی هەڵمەتەکانی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵتان نابووین بۆ هیوایی کە ئەوانەیە کە لە بازنەی سێن ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێ بکەنە نوێنەری خۆیان سپاس بۆی کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین پاڵتان ناوە